کاتێکەوەها هەستە ئەو لەچکەی بەسەرێوەیەتی شەرەف و عیزەتە بۆ ئەو ئافرەتە هەتا وەکو گەرماتری بێتونتریە کاڵێ با قژەکەم نەکەوێتە دەشت کاتێکەوەها هەستەکا لە ژێر ئاباکەوە گەرمایەتی هەتا گەرمایتری ئەبێ قل نار جهنم أشد حرا لو كانوا يعلمون پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئاگری دۆزەخ لەو عەبایە گەرمترەکەوەها خەڵکی لێ ئەترسێ ئاگری دۆزەخ لەو گەرمایە گەرمترەکەوەها ئینسانی مسلمان ڕاکا بۆ بەردەم فێنێکی و تەبرید وئین تەتەوەلەو لە سوورەتی محەممەدیشە سبحان الله ئاەتە لە کۆتایی ئاەتی 38 وإن تتولوا يستبدل قوما غيركم ثم لا يكونوا أمثالكم جناب كاتێک کە ژنێک ئەهێنی ئەڵێی سوپاس بۆ خوا ئەم ژنەم لە ژنی ڕابردووم ناکە ئەم سەیارەم لە سەیارەی ڕابردووم ناکە ئەم گەڕەکەم لە گەڕەکی ڕابردووم ناکە لەوەلاتر بڕوە ئەم مزگەوتەی کە ئەڕۆیشتم لێی تێ ناگەیشتم لە مزگەوتەکەی تر ناکە ئەم مەلایە لەو مەلایە ناکە ئەم خزمە لەو خزمە ناکە خوای بۆ ئەوەی ئاوا بۆت باسەکەم بۆی تێبگەی بۆی بزانی معنای ئاەتەکە چییە براکانم دڵمان بریندارە بە سوکایەتی بە پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم و کاتێکیش بزانە چۆن کوڕێک پەروەردە ئەکەی کاتێک کە بە خراپی پەروەردەی ئەەکەی تاوان بۆت و دێ تۆش کوڕی ئەو کەسەی کەوەها هەر تاوانێک ئەکا بۆت و ئەنووسرێ جار ڕێگەکەی خۆت بدۆزەرەوە و بەرنامەکەی خۆت بدۆزەرەوە شوێنی خوا و پێغەمبەر بکەوە عليه الصلاة والسلام وەکو ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عەلی وەکو ئەبوو عوبەیدەی کوڕی جەڕاح مەرفوع ڕایە ئەبیت ڕایەکەت بەرز ئەبێ شوێن کەوتوان زۆر ئەبێ ناو و ناوبانگت ئەمێنێتەوە ئەگەریش دەناسرێی بە هەشتێک شوێنتە کە هەتایەتیایە ئەبیت بۆیە برایانی خۆم ئاگات لێبێ لە ژێر ئەو چەترە دەرچی تەوقی سەرت ئەکەوێتە بەر تەیرە گولەکان و مێشکت ئەخۆن ئەو کاتە بە زەلیلی ئەچیتەوە بۆ لای خوای پەروەردگار پێغەمبەر عليه الصلاة والسلام ئێمە پێویستمان پێیەتی ئەو پێویستی بە ئێمە نییە ئێمە پێویستمان بە ڕێگەکەیەتی ئەو پێویستی بە ئێمە نییە ئێمە پێویستمان بەوەیە شوێنی بکەوین ئەو پێویستی بە ئێمە نییە پێغەمبەر عليه الصلاة والسلام خوا پێی فەرمووە وما أرسلناك إلا كافة للناس بشيرا ونذيرا بۆ دووشت هاتۆ بۆ تێکڕای خەڵکی بەم خەڵکە داما و ڕەش و ڕوتە بە خۆم و بە ئێوە پێمان بڵێ ئەگەر ڕێی خوا ئەگرن ئەچن بۆ بەهەشت ئەگەر ڕێگەی زاڵم و ستەمکار و تاغوت و بێدینەکانیش ئەگرن چاوەڕێی بەهەشتێک مەکە خۆت ڕێگەکەت بدۆزەرەوە و هەمووشتان ئەزانن بە دوای چیەوەن العاقل يكفيه إشارة عاقل بە ئیشارەیە تێگا بەڵام ئەگەر کەسێکیش خۆی لە گێلی بدا بەخوا بە زۆر وەکو ئەبوو لەهەب کە مامەی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم مامە و برازا بوون شوێن دینەکەی نەکەوت و قورئانیش تا قیامەت زەمی ئەکا تەبەت یەدا ئەبی لەهەب وتەب